سڵاوتان لێبێ و ئەو کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم ومێ دەکەم هەموو لایەکتان تەندروست باش بن و پارێزراو بن خۆتان و خۆشەویستاندان و کۆمەڵگەی کوردی و هەرێمی کوردستان و کوردستان عزیزەکەمان بەگشتی و هەمووشمان مەرج و ڕێنمایە تەندروستیەکان وەکو خۆی بۆ پاراستنی گیانی خۆمان و خۆشەویستانمان بەکار بهێنین. بەڕێزان لە 24 کاتژمێری ڕابردوودا 324 کەسی دیکە لە هەرێمی کوردستان بە توشبوون بە ڤایرەسی کۆرۆنا تۆمار کراوە. ئەم شەو دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەریەکەمان تایبەتە بێ بە ئەو مادە دەستوریانەی کە باز لە پاسەوانی سنوور دەکات، باز لە پاسەوانی هەرێم دەکات، باز لە هەماهەنگی نێوان ئەو دوو پاسەوان و هێزە دەکات. ئەو ڕێکارە دەستوریانی دانراون بۆ جوڵە پێکردنی ئەم هێزانە، ئەو ڕێکارە دەستوریانی کە دانراون بۆ هەماهەنگی نێوان ئەم هێزانە و کاری پێکەوەییان لە ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک یان هەر هێرشێک کە بۆ سەر خاکی عێراق بەگشتی ئەنجام بدرێت، جانەوخۆیی بێ یان دەرەکی بێ. و باز لەو یاسا و ڕێسانی و دەوڵەتیانە ئەکەین کە دەکرێت عێراق هانای بۆ بەرە پەنای بۆ بەرێ بۆی کە ڕوبەڕووی هەر هێرشێکی دەرەکی بۆ پەنای بۆ ببات. ئەمە تەوەرێکمانە بێت. تەوەرێکی دیکەشمان لەسەر ڕێکارەکانی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی دوانزە دەبێت لە هەرێمی کوردستان. ڕێکارەکان چۆنن، چۆن ئامادەکاری بۆ کراوە، لە ڕووی تەندروستیەوە چه ئامادەکارێک کراوە، لە ڕووی دامینکردنی هۆڵ و پێداویستیەکانی تاقیکردنەوە چی کراوە، پرسیارەکان چۆن بیری لێکراوەتەوە دابڕێژرێ، هاوشەوەی ساڵانی پێشوەیان ئەم ساڵ جیاوازی دەبێ. ئەمانە هەمووی پرسیار دەبن کە لە تەوەری دۆمدا گفتوگۆی لەسەرەکەین. دەتوانن لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکیش ئێوە لەگەڵمان بن بۆی کە پرسیارەکان ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار بکەین. بەڕێزان لە تەوەری یەکەمدا بەرەم کەلهوڕی ماستەر لە یاسا لە ڕێی سکایپە و لە هەولێرە و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێم. کاتەوە باش کاک بەرهەم سوپاس بۆ بەشداریکردنت. دەمەوێت لە مادە دەستوریەکانەوە ئەم پرسیارانم جواب بیتەوە، دواتر دەکرێت بەگشتی قسە بکەین. دەمەوێت بزانم بەپی مادە دەستوریەکان دەستوری عێراقی پاسەوانی سنوور کێیە و چۆن پێناسە کراوە و چ ڕۆڵێکی پێدراوە؟ بەڵێ ئەم کاتتان باش. سەرەتا ڕێز و سڵام هەیە بۆ بەڕێستان و بۆ بینەرانیش. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت خۆی پاسەوانی سنوور، پاسەوانی حدود لە زمنی بڵین ئەهدافەکانی سوپای وڵاتە کە لە مادە 9 لە دەستوری عێراقی ساڵی 2005 زۆر بەڕوونی باسی سوپای عێراق دەکات. دەڵێ کە سوپایەکە کە هەدەفەکەی ئەوەیە ئامانجەکەی ئەوەیە کە بەرگری لە خاچی عێراق بکات و باسی ئەوەش دەکات کە ڕێگە نادرێت بە میلیشیات و ئەوانە لە وڵاتە دروستێت. دیارە میلیشیات ئەوانن کە ئەو هێزانن کە ڕاستەوخۆ تابعی دەوڵەت نین، تابعی جەیش نظامی دەوڵەت نین، بەڵکو زیاتر تابعی ئەحزاب و لایەنەکانی ترن دوو لە دەوڵەت. کەواتە دەتوانین بڵێن حرسی حدود ئەوانن بە پێی ئەو مادە دەستوریە کە بریتیە لەوەی کە بەشێک لە منزومەی دیفاعی دەوڵەتی عێراقی بە پێی مادە 9. باش کاک بەرەم لە هەر لە دەستوردا پێناسەیەک بۆ پاسەوانی هەرێم یان پێشمەرگە هەیە، باس لەوە کراوە چۆنە چییە؟ خۆی ئەگەر بگەڕێنەوە سەر هەر خودی قانونی وەزارەتی پێشمەرگە لەکە لە بڵێن ژمارە 19 ساڵی 2007 ئەو قانونە دەرچووە، زۆر بە بەڕوونی لە مادە 3 باسی ئەوە دەکات کە پێشمەرگە بریتە لەوەی کە بەشێک دەبێت لە پاراستنی ئەمن و ئاسایشی عێراق. طبعا ئەوەش بە هەماهەنگی بەپێی ئەوەی کە لە دەقی ئەو مادەیەدا هاتووە بە هەماهەنگی لەگەڵ هێزی عێراق دەتوانین کەوە ئەگە هەر مەترسیەک بکەوێتە سەر ئەمن و ئاسایشی عێراقی یاخود خاچی عێراق، ئەوە هێزی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ سوپای عێراقی دەتوان هەماهەنگی بکەن، هەروەکەوەی کە لە ڕابردوودا بینیمان لە شەڕی داعشدا زۆر بەڕوونی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ سوپای عێراقی ڕوبەڕووی گەورەترین ئەوانە دواتر حەز دەکەم بەورتر قسەی لەسەر بکەین چۆنەتی هەماهەنگی و کاری پێکەوەی نێوان ئەم دوو هێزە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی دەستوریەوە چۆن ڕێکخراوە. ئەوە دواتر حەزەکەم بەوردی باسی بکەی لە پرسیارەکانی دواترا هەیە. بەڵام بەر لەوە یعنی لە ماوەی ڕابردوودا هێزێکی سوپای عێراقی هاتوونەتە ناوچە سنوورەکانی نێوان عێراق و تورکیا. ئەمەوێت لە ڕووی دەستوریەوە ڕوونی بکەیتەوە چ کاتێک هێزی عێراقی سوپای عێراقی دەتوانێت بۆم سنوورانە جوڵەی پێ بکرێ بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان؟ هەروەکو تازە ئاماژەم پێدا
لەبەرەوەی ئێمە دەوڵەتێکی فیدرالی عێراق دەوڵەتێکی فیدرالیە هەرێمی کوردستانیش هەرێمێکی دەستوریە لە دەستوری عێراق 2005 بە ڕوونی اعتراف پێکراوە ئاماژەی پێکراوەوە لە خودی ئەو دەستورەشدا باسیەوە دەکات کە ئەو هەرێمانی کە لە زمنی دەوڵەتی عێراق فیدرالین خاوەنی سێ دەسەڵاتن دەسەڵاتی تەنفیزی تەشریعی و قەزایی لە زمنی دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی جێبەجێکردن بریتێرەوەی کە خودی خۆی خاوەنی هێزە خاوەنی بڵێن کە پێشمەرگەیە هەرێمی کوردستان سوپای عێراق ئەگەر من وای بۆ دەچم ئەگەر تاگلانەنا بەم شێوێت تەسەڕ بکات تەنانەت چ لە منطقە عەرەبی سونە بیا خۆ لە ناوچە کوردنشینەکان بین کە هەرێمی کوردستانە زیاتر شتێکی ئیستیفزازیە من وای نابینم ئەگەر هەماهەنگێکی مسبەق نەبێت لە نێوان هەرێمی کوردستان و بڵێن سوپای عێراقی من بە زۆر بە یاسایی نابینم چونکە ئەمە دەوڵەتێکی فیدرالیە دەوڵەتێکی موحد نییە وەکەوەی کە دەوڵەتی تەنها مەرکەزە بێت و هیچ ئەقالیمێکی هەرێمێکی تر بوونی نەبێ ئەگەر سێرێک لە سەیری بڵێن قانونی حرس حدودی ساڵی 1970 عێراقی بکەین دەبینین لەبەرەوەی عێراق ئەو کاتە هەرێمێکی عێراق وڵاتێکی فیدرالی نەبووە زۆر ئاسایی بووە سوپا هەمان سوپا لە باکوورەوە هەتاکو باشوور جوڵی پێ بکە زۆر ئاسایی بوو بەڵام طبیعەتی دەوڵەتی فیدرالی کە دەوڵەتێکی تەوافقیە لە سێ تەرکیبە پێکاتووە لە باکوورەکەی کوردەوە ناوڕاستەکەی بڵێن عەرەبی سوننی و دواتر دەبێت بە عەرەبی شیعە خاوەنی خصوصیاتی خۆیەتی باشە یعنی بەپێی یاسا بەپێی دەستور یعنی ئەم هێزە بەبێ هەماهەنگی هەرێمی کوردستان بۆی نێبێتە ئەو ناوچە سنووریانە یان بەپێی دەستور هەر بۆی نییە ئەگەر ڕوونتر بکەیتەوە پێویستە هەماهەنگیە بێت بەبێ هەماهەنگی هەروەکو ئاماژەم پێدا عێراق دەوڵەتێکی فیدرالیە بەڵام ئاماژەکان بۆن کە ئەوان بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان هاتوونەتە و سنوورە پرسیارەکە لێرە ئەوەیە ئەگەر ئەم هێزە هاتبێت بۆ پاراستنی و ناوچە سنووریانەوە کاریگەری هەبێت لە کەمکردنەوەی هێرشەکانی وڵاتانی دەرەوە بە تایبەتی تورکیا لە جوڵە پێکردنی و هێزە بۆ ناو خاچی عێراق بۆ ناو خاچی هەرێمی کوردستان و ئەو بۆمبارانەی کە دەیکەن ئەگەر کاریگەری هەبێ گرفتێک هەیە کە ئەو هێزە هاتوونەتەوە یان پێ دوای ئەوە کاریگەریشی نابێت لەسەر ئەو جم و جۆڵانە نەخۆی هەروەکو ئاماژەم پێدا پێویستە هەماهەنگی هەبێت لەگەڵ هێزی پێشمەرگە لە ڕابردوودا بیستمان کە نەجاح شەمەری وەزیری بەرگری عێراقی لە خطابێکیدا لە سێکیدا زۆر بەڕوونی ئاماژە بۆ دەکات دەڵێ ئێمە پێشمەرگەمان بە بەشێک لە منزومەی جەبهەی دیفاعی وەتەنی عێراقی داناوە یعنی کەواتە ئەوانیش اعتراف دەکەن کە پێشمەرگە بەشێکە لە منزومەی بەرگری عێراقی تەنانەت ئەوەی کە پێشتریش ئاماژەم پێدا لە قانونی وەزارەتی پێشمەرگەشدا هاتووە ئەوەی کە ژمارە 19 ساڵی 2007 لە مادە 3 زۆر بەڕوونی ئاماژە پێ دەکات دەڵێ پێشمەرگە یەک لە ئەرکەکانی ئەوەیە زۆر ئاساییە کە بە هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی عێراقی فیدرال ئەگەر هاتوو هەر مەترسیەک ڕووی لە ئەمن و ئاسایشی عێراق کرد لە خاچی عێراق کرد دەتوانێن بێکەوە بە هەماهەنگی بێکەوە کار بکەن هەروەکۆی کە لە ڕابردووشدا بینیمان لە شەڕی ڕوبەڕووبوون و شەڕی داعشدا هەماهەنگی هەبووە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی باشە بۆ هەماهەنگی بەپی دەستور ئۆپراسیۆنی هاوبەش کاری هاوبەشی پێکەوەی ئەم دوو هێزە ئەمنیە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ڕوبەڕوونەوەی مەترسیەکان کە بۆ سەر خاچی عێراقن چۆن ڕێکخراوە بەپی دەستور بەپی یاسا کە لە عێراقدا کاری پێ بکرێ هەماهەنگی و ئۆپراسیۆنی هاوبەشی نێوان هێزی پاسەوانی سنووری هێزی پێشمەرگە چۆن ڕێکخراوە بەپی دەستور و یاسا چۆن ئەم هەمانجە دروست دەکرێت کاتێک کە مەترسیەک وەکو تێرۆر کە باست کرد یعنی پێویستە ئەم هەمانجانە چۆن بن بەپی دەستور یان دەستور ئەمەی باز نەکردووە یان شێوازی ئەم هەمانجی و مامەڵە پێکەوەی بە تەواوەتی ڕێک نەخستووە تەنها پرژاوەتە سەر بڵێن ئیتارە عامەکە زۆر هەر تەبیعەتی قانونی دەستور وایە تەبیعەتی دەقی دەستوری وایە زۆر ناپێژێتە سەر وردەکار و تەفاسی ئەمەی بۆ قانونی تر و بۆ شتی تر بەجێهێشتووە بۆ ڕێکەوتن بۆ ئیتفاقات بەجێهێشتووە نەک ئەوەی کە بپێژێتە سەر ئەوەی چۆن ئیتفاق دەکرێ و بە ئیتارە عامەکەی باز بکە ئەوە زیاتر دەوەچێتە سەر ئەوەی کە ئایا بە چ میکانیزمێک باشترین میکانیزم چییە ئەوە کە بڵێن سوپای عێراقی لەگەڵ هێزی پێشمەرگە دەگەن بەو میکانیزمە بۆ ئەوەی
ڕوبڕووی ئەو مەترسیانە بنەوە کە دەکرێنە سەر خاچی عێراقی واتە دەستور نەپرژاوەتە سەر ئەو وردەکاریانە. باشە، عێراق وڵاتێکی فیدراڵیە، لەم وڵاتە فیدراڵیەیە یعنی سەروەری خاچی عێراق تەنها لە ئەستۆی دەوڵەتدایە، دەستور تەنها ئەو دەسەڵاتە بۆ پاراستنی خاک ئاو ئاسمانی عێراق دەداتە دەست دەوڵەتی عێراقی؟ نەخێر، پاراستنی سەروەری سیادەی خاچی عێراق هەروەکو ئاماژەم پێدا دراوەتە، تەنها نەدراوەتە دەست مەرکەز، بەڵکو دراوەتە دەست هەموو گەلانی عێراق. ئەمیش بە میکانیزمی هەماهەنگی دەکرێت، وەکو تازە ئاماژەم پێدا پێویستە هەماهەنگە کە بێ هەموو گەلانی عێراق ئەم بڵێن ئەم مەسئولیەتە ئەم لێپرسەوێتە بگرنە ئەستۆی خوان وەکو دەڵێن لە خۆشی و نەخۆشیەکاندا بەیەکەوە. واتە دەستور ڕێیدا و بەهێزی پێشمەرگە سنوورەکانی هەرێمی کوردستان بە وڵاتانی دەرەوە، تورکیا، ئێرانە یان سووریا هەر وڵاتێکی ترە، یعنی پێشمەرگە لە ڕووی دەستوریەوە دەسەڵات و توانای ئەوەی هەیە کە سەروەری خاک بپارێزێ، وایە؟ بەڵێ، بەڵام بە هەمانجی لەگەڵ سوپای عێراقی بەیەکەوە، لەبەرەوەی هەروەکو باسم کرد عێراق وڵاتێکی فیدرالیە و ناکرێ، یعنی بۆ مانای ناکرێت مەرکەز نەگەڕێتەوە بۆ هەرێمەکان و ناشکرێت هەرێمەکان نەگەڕێنەوە بۆ مەرکەز، بەڵکو دەبێت بە هەماهەنگی بێت و پاراستنی سەروەری خاچی عێراق لە ئەستۆی هەموو گەلانی عێراقدا. باشە، کەواتە ئەو هاتنی ئەو هێزە بۆ ئەو سنوورە لە چوارچێوەی هەماهەنگی و کاری پێکەوەی نێوان هەردوو هێزە و یعنی چۆن دەوترێ یەکێکە لە هەنگاوە دەستوریەکان کەنراوە بۆ پاراستنی سنووری عێراق، سەروەری عێراق. بەڵێ، بوونی هەماهەنگی لە ئەستۆی هەمویاندایە، بە تایبەتیش لە ئەستۆی مەرکەزدایە کە نابێت تاگلایانانە، چونکە خۆمان دەزانین سروشتی پێکاتی عێراق چۆنە، ئەوە جگە لەوەی کە لەلایەک دەوڵەتێکی فیدرالی و پێویستە هەماهەنگیە بێ لە ڕووی یاساییەکەوە. بەڵام لە ڕووی کۆمەڵایەتێکەشەوە خۆمان دەزانین وڵاتی عێراق سێ تەرکیبەیە، لە باکوور و تەرکیبەی بڵێن کوردە و دواتر عەرەبی سونە و دواتر عەرەبی شیعە و مێژوویەکی تاڵ لە نێوان ئەم سێ پێکاتە هەیە، بۆیە ناکرێت تاگڕەوانە مامەڵە بکرێت لەلایەن هیچ پێکاتێکەوە کە خۆی پێی وابێت تەنها زۆرینێ و سوپای ئەو بەدەستەوەیە و تاگڕەوانە و تاگلایانە مامەڵە بکەوە. یاساکانیش ڕێگەی پێ نادەن بە شێوەیەکی تاگڕەوانە و تاگلایانە مامەڵە بکە، بەڵکو تەنانەت من زۆر جار ئاماژەم بەوە داوە پۆل بریمەر کە حاکم مەدەنی عێراق بوو ساڵی 2003 کە هاتن بڵێن عێراقیان ڕزگار کرد لە دەست ئەو ڕژێمی بڵێن ڕژێمی فاشستی بەعسی، لە مذەکراتەکانی خودە زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکات، دەڵێ کتێبێکی بناوی ساڵەکەم لە عێراق زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکات، دەڵێ ئەمە زۆر تاکیدمان لە شیعەکان کردەوە کە بە هیچ شێوەیەک نابێت کوردەکان و عەرەبی سونە فەرامۆش و تەهمیش بکەن و نابێت عێراق بگەڕێتەوە بۆ سەردەمی پێش 2003 واتە سەردەمی تاگڕەوی و تاگلایانی و حزبی شمولی و ئەوانە، بەڵکو دەبێت هەموو عێراقیەکان بەشداریان پێ بکرێن لە خۆشی و لە ناخۆشیدا. باشە، کاک بەرهەمبەر لەوەی باز لە یاسا نێودەوڵەتیەکان بکەم، دەمەوێت باز لە خودی عێراق و نێوخۆی عێراق بکەم، وەکو ئەنجومەنی وەزیران، وەزارەتی دەرەوە، پەرلەمان، چه هەنگاوێکی یاسایی و دەستوری هەیە دەتوانرێ بنرێت لە ناوخۆی عێراقدا بۆ کەمکردنەوە و نەهێشتنی ئەو لەشکرکێشانی بۆ سەر خاکی عێراق هەن بە تایبەتی لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە؟ تاکە ڕێگا من پێم وایە بریتێ لە دروستکردنی ئەو هەماهەنگیە. ئەو هەماهەنگیش چۆن دروست دەبێت؟ بە نزیکبوونەوەی هەر سێ پێکاتەکەی عێراق، مەبەستم لە کورد و عەرەبی سونە و عەرەبی شیعەیە، هەرچەندی ئەم سێ پێکاتی ئەم سێ تەرکیبەیە دوورکەوتنەوە لە نێوانیاندا بێت، زیاتر هەست دەکەین کە وڵاتانی دراوسێش زیاتر لەشکرکێشی و ئەوانەی کاک بەرەم مەبەستەکە ئەوەیە، یعنی لە ماوەی ڕابردوودا و لە سەرەتای ئەو لەشکرکێشی و بۆمبارانەدا، یعنی باڵێۆزخانەی ئێران، باڵێۆزخانەی تورکیا بانگ دەکرانە وەزارەتی دەرەوە و گلەیی و گازندەی عێراقیەکان و حکوومەتی عێراقی و ئەمانیان دەگەیان بەو باڵێۆزخانانە لە بەرامبەر ئەو هێرشانی کە دەکرێت. یعنی ئەمە تاکە هەنگاوە لە نێوخۆی عێراق بتوانرێ بگیرێتە بەر،
یان دەکرێت هەنگاوی تر هەبێت جوڵەی تر هەبێت لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە یان لە ڕووی حکمی نێودەوڵەتیەوە کە عێراق هەندێک مافی هەیە بۆ پاراستنی سەروەری خاکەکەی بتوانێت ئەنجامی بدات. خۆی لە یاسای نێودەوڵەتی لە قانون دووەلیدا کە باسی سیادە دەکات دەڵێ ئەوەیە دەوڵەت بڕیاری ناوخۆیی و دەرەچەکانی بەدەست خۆی بی با تۆزێک لە عێراق بڕوانین ئایا ئێستا عێراق هەموو ئەو بڕیارانی کە دەردەچن سەبارەت بە ناوخۆی خۆی و سەبارەت بە دەروی خۆی هەموو ئەو بڕیارانە سرف عێراقین هەمومان دەزانی کە سرف عێراقینین بەڵکو تەسیراتی جانبی وڵاتانی ئیقلیمی بیتی وڵاتە زلێزەکان وەکو ئەمریکا ئەوانەبی زیاتر لەسەر عێراق بووە یعنی عێراق ئێستا دەتوانین بڵین خاوەنی سیادە نییە بۆی ناتوانیش ینی خاوەن سەروەرینە بۆی ناتوانیش بەرگەی لە خاچی خۆی بکە وڵاتێک نییە تا ئێستا وڵاتێکی هێندە تۆکمەبی هەرچەندە پۆل بریمەریش لە مزەکراتەکانی خۆی باسی ئەوە دەکات دەڵێ ئێمە کە هاتین بۆ عێراق درکمان بۆ کردبوو کە دووبارە بنیاددانەوەی عێراق زۆر سەختە لەبەر ئەوەی ئێستا کە ئێمە دەزانین تا ئێستاش ململانەی وڵاتە ئیقلیم و زلهێزەکان لە ناو خاچی عێراقدا هەربوونیان هەیە بەو نزیکانە بە خۆمان دەزانی لە مێژوویکی زۆر نزیکدا زۆرتری ململانی لە نێوان ئێران و بەرەی ئێران و ئەمریکا لە ناو خاچی عێراقدا بوونیان هەبوو و هێزە شیعیەکان کە ئەوانە خۆیان بە خاوەنی عێراقی نوێ دەزانن و خۆیان سوپا دەجوڵێن و بەناوی عێراق و قسە دەکەن تا ئێستاش وەلایان بۆ ئێران و بڵێن ئەو خەتە هەیە کە دواتر دەگەڕێتەوە بەرەو رووسیا لە لایەکی ترەوە ئەمریکا تا ئێستاش هەر جنجۆڵەکانی بەرداوامە و هەرچەندە مستەفا کازمی لە حاڵی ئێستادا هەوڵێک دەدا بۆ ئەوەی تەواژنێک باڵانسێک دروست بکات لە نێوان بڵێن ئەمریکا و لە نێوان ئێراندا هەرچەندە تا ئێستاش ڕوبەڕووی کۆمەڵێک ڕەخنە و نەقدی زۆر گەورە بۆ تۆ لەلایەن هێز شیعیەکانەوە زۆریش تا ئەو ڕادەیەکەوە بۆ نمونە مەسەلەن ئەوەی عەسابی ئەلی حەق زۆر خطابێکی زۆر تونیدا بەرامبەر بە مستەفا کازمی کە گوتین تۆ ناتوانین ڕێگە بە هێزەکانی حەجی شعبی ئەوانە بگریت کە ئەمە ئەوە دەگەینەکە تا ئێستاکەش ململانی وڵاتان هەرێمی ئەمریکا بی لە عێراق دەبوونی بۆیە عێراق لەبەرەوەی نەیتوانی بێت وڵاتێکی خاوەن سیادە و سەروەری بۆیە تا ئێستا کێشەکان هەر زیاتر کەڵەکە دەبن ناتوانێت لە ڕووی یاساییش و هیچ بەی شێوەیەک چارەسەر یاساییشی بۆ بدۆزێت. باشە عین لە مەحافلی نێودەوڵەتیشە عێراق ناتوانێت هەنگاوێکی یاسایی بنێ داوایەکی یاسایی بکات لەسەر ئەم لەشکرکێشانە خۆ ئەگەر دەکرێت ئەمە چۆنە؟ خۆی دەتوانی داوای یاسایی لەسەر وڵاتانە ئێران تووچیا بەرز بکاتەوە لە بەرەوەوان پێشەری خاچی عێراقیان کردووە وڵاتێکە لە نەخشەدا بوونی هەیە و ئەندامە لە بڵێن نەتۆ یەکگرتوەکان هەرچەندە وڵاتێکە ناقص سیادەیە خاوەنی سیادی خۆنی بەڵام کێشەکە ئەوەیە هەروەکو تازە باسم کرد عێراق هێندە کێشەی ناوخۆی کەڵەکە بوو هەیە ناپرژێتە سەر ئەوەی چارەسەری ئەو کێشە گەورانی خۆی بکات ناپرژێتە سەر ئەوەی کە بە دوای ئەوەدا بڕوا کە ئایا تورکیا یاخود ئێران لەشتی کێشی یان بۆمبارانی بەشک لە خاچی دەکات ئەگەر نا عێراق بڵێ دەتوانێت لە ڕووی یاساییەوە داوای خۆی تەنانەت لە ئەمم متحیدا دەتوانێت تەنانەت زۆر جار وا ئەگەر وڵاتێک لەشتی کێشی بۆ وڵاتێشتی کردبێ لە نەتۆ یەکگرتوەکان لە مەرسی ئەمن دانیشتیان بۆ کردو و تەنانەت هەروەکو خۆ بینیمان کاتی خۆی کە عێراق لەشتی کێشی کردە سەر وڵاتی کوێت و چۆن هاوپەیمانان بڵێن تەداخولیان کرد و عێراقیان وەدەرنا بەڵام هەروەکو باسم کرد عێراق لەبەر ئەوەی لایەنەکان ئەو سێپێکاتی هەتا ئێستا کۆمەڵک کێشی گەوران هەیە تا ئێستاکەش نەپژانتە سەر ئەوەی کێشە بڵێن کێشەکانی دەرەوەی خوان یان کێشەی خاک چارەسەر بکەن هەتا ئێستا مەشغول و مشغولی ئەوان کەوا کێشەی گەورەتر لە نێوان ئەو سێ تەرکیبەدا ڕوودا بەتایبەتی بڵێن لە نێوان عەرەبی شیعە و عەرەبی سونە و تەنانەت کوردیش بەتایبەتی کورد و عەرەبی سونە هەتا ئێستا هەست بە غوبن دەکەن بەرامبەر عەرەبی شیعە و ئەوانی زیاتر بڵێن تەرکیزیان کردوتە سەر کێشە ناوخۆیەکان نەوەکو ئەوەی کە بێکەوە هەمانجێک دروست بکەن و پارێزگاری لە سەروەری خاچی عێراق و ئەم ئاسایشی عێراقی. زۆر سپاس دەکەم بەڕێز بەرهەم کەلهوڕی کە ماستەرتان هەیە لە یاسا سپاس کە بە سکایپ و لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنە بەڕێزان پشوێک وەرەگرین و دوای پشۆکە قسە لەسەر تاقیکردنەوەی پۆلی 12 دەکەین کە بڕیار وایە لە 13 مانگدا بەڕێوە بچێت لە هەرێمی کوردستان
ئامادەکاریەکان چۆنن و چی دەکرێت و ئەوەش دەتوانن لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە پرسیار ئاراستە بکەن بۆی ئاراستەی بەرپرسانی و کەرتەی بکەین. پشوێکی کورد وەرەگرین و گەڕینەوە لاتە. یاڵە قوربان من حازرم. مامۆستاجان من حازرم ئەگەر جەنابتان کێشتان نەبێ. هیچ کێشەیەکم نییە. زۆر باش. ڕێزان تەوەری دوم لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر محەممەد ئەمین جەگری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی گفتوگۆەکەین تایبەت بە ڕێکارەکانی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی کە بڕیار وایە لە هەفتەی داهاتوودا دەست بە تاقیکردنەوەکان بکرێ. مامۆستا سوپاس دەکەم کە لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵمانی دەمەوێت بپرسم هەموو شتێک ئامادەیە گرفتێک نییە بۆی کە تاقیکردنەوەکان بەڕێوە بچن یان پێتان وایە ئەم هەفتەیەش هێشتا ئامادەکاری ترتانەوێ و ئەگەر گرفتێک هەیە لەکوێیە؟ ئێمە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان.
ئێمە وەکو بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی سەرجەم ئامادەکاریەکانمان کردووە. تەبان حەزەکەم داتایەکی ورتان بدەمێ لەسەر تاقیکردنەوەکان و پرۆسی تاقیکردنەوەکان. ئێمە ژمارە قوتابیان 45,072 خوێندکارمان داخلی تاقیکردنەوەکانی وەزاری بن. ئەمانیش دابسترا بەسەر 668 پرسیار سەرپرستی هۆڵەکان دەکەن. 670 بەڕێوەبەرمان هەیە بەڕێوە دەبن لەگەڵ 750 یاریدەدەری هۆڵ، لەگەڵ 2800 چاودێرمان هەیە مامۆستا کە چاودێری هۆڵەکان دەکا و بە هەمان کات 700 خزمەتگوزاریش لەگەڵ هۆڵەکانە هاوکاریان نەکەن بۆ خزمەتکردنی قوتابیان و خوێندکاران. زۆر باشە. مامۆستا هیچ شتێک هەیە لای ئێوە گرفت بێ پێتان وابێ هێشتا چارەسەر نەبووە؟ ئێمە تەنها گرفتێکە هەبێت دیارە خۆتان نەزانن ئەم گرفتی ئەم کێشەی بەڕاستی ئەم پەتایە بۆتە گرفتێکی گەورە، پەتای کۆرۆنا بۆتە گرفتێکی گەورە لەسەر نەک تەنها خوێندکاران و قوتابیان، لەسەر تەواوی کۆی هاوڵاتیان بۆتە گرفتێکی گەورە. بەڵام ئیتر ئێمە ناتوانین بەڕاستی پرۆسەکە تاجیل بکەین یا تاخیری بکەین بۆیە جەنابی وەزیری پەروەردە تاکیدی کردەوە 11 ڕۆژی شەمە لە کاتی خۆیدا لە ساعتە 8:30 و پرۆسەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. و ئێمە مەجالێکی باشیشمەداوە خوێندکاران هەفتەی 2 تاقیکردنەوە ئەنجام دەدەن، شەمە و سێشەمان ئەنجامی دەدەن. بۆیە پرۆسەکە بۆ ئێمە ئەو مەسلەی ئەو پەتایە بۆ خۆی ئاستەنگی دروست کردو بۆمان، بەڵام ئێمە بەڕاستی بۆ خۆمان هاتوین ئەو ڕێکارانەی کە پێویستە بۆ ئەوەی کە کێشەمان بۆ دروست نەبێت لە پرۆسەکەدا هەموویمان خستۆتە بواری جێبەجێکردنەوە. هۆڵەکانمان لە جیاتیەوەی جاران 50 سانتیم لە بینی خوێندکارانە هەبوو بۆ تاقیکردنەوەکان ئێستا پێی ئەو سیستەمەی کە ئۆپەراسیۆنی باڵای تایبەت بە پەتاکە دایناوە ئێمە 2 مەترمان داناوە لە بینی خوێندکاران بۆ خۆی ئەمەش پێویستمان بە هۆڵی زیاتر هەیە. ئەمە یەکێکە لە ئاستەنگیەکان. بە هەمان شێوە کێشە و گرفتی بەڕاستی پێداویستیەکانمان هەبوو، بەڵام خۆشبەختانە هەم ڕێکخراوی سێپ هاوکاری کردوین، هەرچەند بە تەواوەتی ناتوانێت دابینی سەرجەم دەمامکەکان بکا بۆمان، بەڵام ڕێکخراوی کەریمی عەلەکە کە بە سپۆنسەری دکتۆر تەها ڕەسوڵ خۆشبەختانە ئەوەی کەماوەتەوە پرۆسەکە کە یونسیف ناتوانێت جێبەجێ بکات، چونکە یونسیف تەنها 9,000 دەمامکی بۆ ئێمە دابین کردووە، بەڵام ئەوی کە دەمێنێتەوە بە سپۆنسەری کاک دکتۆر تەها ڕەسوڵ کە ڕێکخراوی کەریمی عەلەکە سەرجەم پێداویستیەکانی بۆ دابین کردوین کە ئەویش خۆی دەبینێتەوە 150,000 دەمامیکی بۆ سەرجەم کوردستان دابین کردووە، هەر لە هەولێر، دهۆک، سلێمانی، گەرمیان، هەڵەبجە. مامۆستا حکوومەت ئەو هۆکارانی خۆپارێزی نەتوانی دابین بکە؟ وەڵای خۆتان ئەزانن حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە قەیرانایە، هەم توانای پێدانی موچەی نیە وەکو لە کات و ساتی خۆیداوە بۆ خۆشی گرفتێکی گەورەیە بەڕاستی دابینکردنەوە. بەڵام خۆشبەختانە هەم ڕێکخراوی یونسیف هەم خێرخوازێکی پیاوێکی وەکو دکتۆر تا توانیوێتی ئەرکێکی گەورە لە کۆڵ حکوومەتی هەرێمی کوردستان کاتەوە بێتە هۆی کارێکی زۆر باشیش بۆ چارەسەرکردنی ڕێگرتن لە ئەو پەتایە و خۆپارێزی خوێندکاران و قوتابیان. و ئێمە داوا لە دایکان و باوکانی شەکەن ئەوانەشی توانیان هەیە خۆیان ئیمکانێتیان باشە بەڕاستی هەم پێداویستیەکانی خوێندکار ڕۆژانە بیان دەنێت، چونکە لەوانەیە ئەو پێداویستیانە کە دەدرێ بە ئێمە نەتوانێت بەشی هەر حەو ڕۆژەکە بە کاملی بکە یاخود بتوانێت دابینی بکە، بەڵام بەهیمەتی ئەو کەسانی کە توانیان هەیە ئیمکانێتیان هەیە دەتوانین بەڕاستی پرۆسەکە تێپەڕێن و تەسەورەکەم تا ئەم دقیقە هەچ گرفتێکی وامان نییە کە بێتە هۆی ئەوەی کە پرۆسەکە بوەستێنێت. مامۆستا
مانگێک زیاتر بەر لە ئێستا داوای هاوکاریتان بۆ هۆڵ لە زانکۆ و پەیمانگاکان کردبوو ئەو دەخەنە بواری جێبەجێکردنەوە مەبەستم لەسەر ئاستی وەزارەتە نەک تەربیەی سلێمانی. لێرەشەوە سوپاسی وەزارەتی خوێندنی باڵا دەکەین وەکو بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی بەڵێ ئەو هۆڵانەی کە هەیەە هەموو هۆڵەکانیان خستووەتە خزمەتی پرۆسەی تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەی بەوێژە و بەوێژەیی و بە زانستی و بە پیشەیەوە بەڵێ زۆربەی هۆڵەکانی ئەوانمان هەمووی لەبەرەوەی بەڕاستی هۆڵەکانی ئەوان ئامێری فێنەکەرەوەی تێدای خۆتان نەزان تاقیکردنەوە هیچ کاتی ئەوەنە دوا نەکەوتووە و کاتەکەیشی لە کاتێکی زۆر گەرمایەوە پلەکانی گەرما بەڕاستی لە هەفتەی داهاتوو تا زۆر بەرز دەبێتەوە بۆیە زانکۆ هۆڵەکانی هەمووی فێنکەرەوەی باشی تێدا و ئەمڕۆ من بۆ خۆم لەگەڵ دکتۆر دانا قسەی لەگەڵ کردم جێگری سەرۆکی پۆڵۆتەکنیک وتی مامەسا ئێمە فێنەکەرەوەمان ئامادە کردووە و هەموو پێداویستەکانمان ئامادە کردووە بێجگە لەوەش خوێندنگە ئەهلەکانیش ئەوانش کە هۆڵی باشیان هەیە ئەوانیشمان وەرگرتووە ئەوانیش هەمی دەخینە خزمەتی خوێندکاران و قوتابیانەوە بۆ ئەوەی بتوانێت پرۆسەکە لە جەوێکی ئارام و لە جەوێکی باشدا بچێ بەڕێوە. زۆر باشە ئەو هۆڵانی کە وەری دەگرن لە زانکۆ و پەیمانگاکان دڵنیان لەوەی کە هەموو پێداویستێکیان هەیە من بەر لەوەی کە یعنی بێمە تاقیکردنەوە یعنی بێمە بەرنامەکە و ئەمڕۆ بە درێژایی ڕۆژکە خەریکی ئامادەکردن بووم ئەوەندەی دەزانم لە هەندێک لە پەیمانگا لە هەندێک کۆلێژ لە هەندێک لە زانکۆ ڕەنگە گرفتی نەبوونی گاز هەبێ ڕەنگە گرفتی نەبوونی هەندێک پێداویستی هەبێ یعنی بەڕاستەوخۆ بە منی ئاوتووە کە یعنی شوێن هەیە ناتوانێت مۆلیدەتان بۆڵ کاگەر 2 دقیقە کارەبا ببڕێ ئەمانەتان یەکلا کردوتەوە یان دەیکەن لەم ماوەی ئەم هەفتەیە ئەم گرفتانە یان ئەویش هەر لەسەر کۆلێژ و پەیمانگاکان خۆیان دەبێ. ئێمە بۆ خۆی هێشتا ئەمڕۆ بۆتەزین دووشەمەیە نیێشتا تا ڕۆژی شەمە لە بەردەستەمامانەماوە ینی لە کاتی تاقیکردنەوەکە جومعانی شیش دەکەین کار دەکەین و تاکید دەکەینەوە هەوڵی جدی دەدەین گرفتمان نەبێ لەوانەیە گرفتی بەسیط و بچووک لە هەندێک شوێن هەبێ لە هەندێک ڕۆژی یەکەمە هەبێ بەڵام تەسەور دەکەین ئینشەڵڵا چارەسەری دەکەین. باشە چەند لینکێکتان بڵاو کردێتەوە کە خوێندکار دەتوانێت لێەوە شوێن و جێگەی خۆی بدۆزێتەوە ساڵانی ڕابردوو ڕۆژێک پێش تاقیکردنەوە خوێندکارە چوو کورسی و شتەکەی خۆی دەبینی و دەیزانی لەکوێیە ئێستا ئەو ڕێکارەش ماوە بە ئەلکترۆنیش دەیکەن یان تەنها ئەلکترۆنەکە بەسە بەڵێ ڕێکای ئەلکترۆنی دەکات ناچماگادا جەنابی وەزیرەوەی بڵاو کردەوە کە هەموو خوێندکاران و قوتابیان پێش ئەوەی بچنە هۆڵەکانی تاقیکردنەوە کە ژمارەی تاقیکردنەوەی خۆی لەگەڵ هۆڵەکەی خۆی دەزانێت هیچ گرفتێ دروست نابێت لەو بوارەدا چونکە بەڕاستی ئەگەر ئێمە ئەگەرەوە بڵاو نەکەینەوە کێشەما بە دروست دەبێ هۆڵەکان ئەمساڵ فەرقی هەیە جاران هۆڵەکانمان زۆربەی لە قوتابخانەکانی خۆیانە بوو بەڵام ئێستا لە زانکۆ و پەیمانگاکانی هەم خوێندنی باڵا هەم زانکۆ هەم پەیمانگاکانی ئەهلی و خۆمانە تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن بۆیە پێشەوەی داخلی تاقیکردنەوەکان کەن سەرجەم ئەو شوێنانە خوێندکاران لە ڕێگەی ئەنتەرنێت و لە ڕێگەی لینکەکانەوە دەتوان ببینن. کارێکی زۆر باشە مامۆستا پرسیارێکی تر هەمیشە بەر لە چوونە تاقیکردنەوە و دوای هاتنە دەرەوە لە تاقیکردنەوە خوێندکار کۆ ئەبێتەوە و گفتوگۆەکە ڕەنگە ئەمە پرسیارێکی سادە بێ بە نسبەت هەندێک خەڵکەوە بەڵام بە نسبەتی دایک و باوکەوە ڕەنگە پرسیارێکی جدی بێ چۆن ئەوە دەپارێزن کە خوێندکار لە دەرەوە کۆ نەبێتەوە لە دوای ئیمتیحان کۆ نەبێتەوە تەنها ئاگادارکردنەوەی خوێندکارەکانە یان ڕێکاری ترتان دەبێ؟ خۆتان باشە زانن هەم لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان هەم هی پارێزگا هەم لەسەر ئاسی وەزارەتی ناوخۆ هەم ئێمەش لە ڕێگەی تەلەڤیزۆنی پەروەردەی و لە ڕێگەی سایتەکەی خۆمانەوە چەندین ڕێنماییمان بڵاو کردوتەوە پەروەردەکانیش بە بەردەوامی قوتابخانە و خوێندنگاکانیش بە بەردەوامی قسە لەسەرەوە دەکەنەوە تقریبەن پرۆسەکە گەیشتۆتە ئەوەی یەکێک نییە لە کوردستانە شارەزای نەبێ ینی تێپەڵبوون زەرەرە بەستنی کەمام و دەستکێش پێویستە خۆپارێزی بۆتە یەکێک لە بڕگە ئەساسیەکانی ئێستەی خۆپاراستن خۆتان نەزانن چەند جار لە ڕێگەی بەڕێوەبەرێتی گشتی سەحەوە لە ڕێگەی جەنابی پارێزگارەوە لە ڕێگەی هەرە هەمویانەوە تاکی لەوە کراوەوە کە جارێکی کە ئێمە دوکان و بازاڕەکان داناخین تەنها ئەوەی کە گرنگی پێدەدەین ئەبێ خەڵک فێری خۆپارێزی ببێ وا بزانم ئێستا خەڵک ئەو قۆناغەی بڕێوە ئەوە خەڵک کارەکە دەسەری و دایک و باوکیش دەوری سەرەکییان دەبێەوە من لێرەشەوە بە
لە ڕێگەی ئەم مینبەرەیەوە بەسەرجەم دایک و باوکان ئەڵێم و بەسەرجەم خوێندکارانی خۆشەویست ئەڵێم تەمەن خوێندکارانی ئامادەیی تەمەنیان 18 ساڵە یعنی لە قۆناغی منداڵی دەرچوون ینی تێگەیشتن لەو قۆناغێکان هەز بە لێپرسرایەتیەکەن هەست بەوە دەکەن کە ژیان گرنگە کەس بەوە دەکەن کە پێویستە بمێنەوە پێویستە ئەوە نییە کە وەکو منداڵێکی کە هەست بە زەرەر و زیانەکانی خۆیان نەکەن بۆیە هەموو ئەوانە لە 18 ساڵ زیاترن هەیەە 2 ساڵەیە 1 ساڵەیە زیاترن کەواتە هەست دەکەن کە پێویستە خۆیان بپارێزن پێویستە تێکەڵی خەڵ نەبن ئەگەر قسەیش بکەن لەگەڵ خەڵکا پێویستە 2 مەتر بینیان بێ ئەگەر پێویستە لەگەڵ ئەوەشە دەمام کرد بۆیە لێرەوە من داوای لێ دەکەم جارێکی کە خوێندکارە هەتا دەتوانن تێکەڵی یەکتری نەبن ئەگەر نزیکە بنەوە لە یەکتریش لە 2 مەتر کەمتر نەبێ و بە هیچ شێوێ بەبێ دەمامک لە ماڵەوە نێنە دەرەوە بۆ تاقیکردنەوەکان و لە تا دەگەڕێنەوە ماڵەوە دەمامکیان پێ بێ و لە ماڵەوە دەمامکە کە ئەو کاتە فڕێبدەن بۆی دەمامکی تازە بەکاربێن بۆیە ئەمانە هەمووی قسەی لەسەر کراوە ئەم ڕێنمایانە ئێوە شەتوانن لە ڕێگەی تەلەڤیزۆنەکەی خۆتانەوە هەڵمەتێکی بۆ بکەن ئێمە سوپاسانەکەی بە چاوان ئەمەش خۆی بۆ ئەم کەوتنە هەڵمەتە بەڵام هیوادارین ئێوەش بتوانن پژگیری و پەنایی ئەم پرۆسە بکەن چکان پرۆسەیەکی نیشتیمانیە ئەم پرۆسەیەکە بۆ تەنها بۆ کەسێک نییە ینی بۆ طبقەیەک نییە بۆ هەموو خێزانەکان بەشداریەکەن تیا خۆتەزانی بەزە سلێمانیە 45,072 کەس لە سنووری بەڕێوەبەرێتەکەی ئێمە ینی لە 12 پەروەردەدا بێزگە لە گەرمیان بێزگە لە هەڵەبجە بێجگە لە دهۆک بێجە لە هەولێر کە ئەمە بەڕاستی زۆربەی زۆری ماڵەکان بەشداریەکە نەم پرۆسەدا بۆیە پێویستە هەموو تەلەڤیزۆنەکان خەمخۆری بن هەموو دەستگاکانی ڕاگەیاندن هەموو سایتەکان لە هەوڵێەوەدا بن و ئێمە هەڵمەتەکەی خۆمان چڕ دەکەینەوە لەسەر ئەم مەسەلە بەسەر چاوەڕێی شتێک بۆ بەرژەوەندی گشتی بێ بە دڵنیایی و گەلی کوردستان لەگەڵی دەبێ مامۆستا تاقیکردنەوەکان ئەوەندەی کە زانیاریت هەبێ چۆن داڕێژراونەتەوە پرسیارەکان یعنی جیاوازیەک هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو بەهۆی ئەم دۆخەوە جۆرێک لە تەسهیلات و ئاسانکاری کرابێ یان پێوەرێکی نوێ دانرابێ بۆ پرسیارەکان یان پێتان وایە پێویست ناکاو ئەوەی کە لەسەر ئاستی وەزارەت سەرپەرشتی ئەم کاراکە تەنها وەکو ساڵانی ڕابردوو کاری لەسەر کردووە دەکرێت سوڕێیەکی گشتیمان لەسەر پرسیار پێ بگەێنیت من سوورەیەکی گشتیتانە دەمێ وەکو جەنابە دوتر دیارە مەسەلەی پرسیار ئەوەندە نهێنیە تەنها ئەو کەسە پرسیار دەزانێت کە پرسیارەکە دادنێ و ئەو کەسەیش کە لیژنەکەی کاتەوە تەنانەت مدیری مەکتەب مدیری تەربیە مدیری عام ئێمە لیژنەی باڵام میسە من لە لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی سلێمانیان ئەندامی لیژنەی باڵام ئێمەش نازانین بۆ خۆی ئەمە پرۆسەیەکە من نەزانین بەڵام بۆ خۆی کاراسانی کراوە بۆ خوێندکار کاراسانەکەەوە کراوە هەموو مادەکان تاکوێ خوێنراوە ئەوەندە داخل کراوە ینی هیچ ساڵی ئەمە نەکراوە لە تاریخی دروستبوونی عێراق لە ساڵی 1920 کە تاقیکردنەوە ئەنجام دراوە تا ئێستا حاڵەتێکی ئاوام نەبیستووە من کە زۆر متابعی پرۆسەی پەروەردە خوێندنەکەم نەبیستووە کە پرسیار ئیلا لە بدایەتی کتێبەکە بۆ کۆتایی کتێب بەڵام ئەمساڵ خۆشبەختانە ئێمە زانیمان وەزعێک هاتۆتە پێشەوە وەزعێکە کە پرۆسەیەکە کە خەڵکی گرتۆتەوە ئەو پەتایە هەمووی خەڵکی گرتۆتەوە هەموو خەڵکی تووشی گرت کردو بۆیە ئێمە زانیمان نەمانتوانی لە 1970 منهەجمان خوێندبوو بۆیە لە 1970 منهەجەکانمان داخل کردەوە بەپێی ئەو شوێنەی کە ئێمە ئیسسارمان کردووە لەم سەری کوردستان بۆ ئەو سەری کوردستان و سەرجەم مامۆساکانمان ئاگادار کردو تاکوێتان خوێندە دوایی وەسەتیەکمان وەرگرتووە کەمترین قوتابخانە تاکوێ خوێندووە لەوێ وەستانومانە یعنی ئەوی کەیمان بۆ قوتابیەکان تەر کردو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیش هەندێ بابەتمان ئێمە ئەمساڵ 5 بابەتمان بەڕاستی لە ڕێگای بانکی پرسیارەوە یەکاوە بۆ تاریخ یەکەمین جارە لە کوردستان شتی وا بکرێ نەمانتوانی هەموو بابەتەکان کەی ئەویش بۆ خۆی زۆرترین مامۆسا بەشداری کردو لە پرسیارەکانەوە زۆرترین پرسیار هاتۆتەوە لە ڕێگەی بانکی پرسیارەوە پرسیارەکان ڕاکێشەوە ئەمەش بۆ خۆی کاراسانێکی لەوانەیە کە بێت چونکە پرسیارەکان لەسەر سێ ئاستی وەسەد ئاستی گران و ئاستی سوو کەرسیەکەی دابش کراوە لەسەر سێ ئاستەکە پرسیارەکان دانراوە ینی جیاوازیەکەی لەگەڵ ساڵەکانی کەدا لە پرسیارەکان بۆ شێوازەی کە ڕوونە کردەوە ساڵانی ڕابردوو جۆرێک لە ئاشکرابوونی پرسیار و ئەوانە دەهاتنە ئاراوە
مقۆی ئەوە دروستە بوو ئەم ساڵ چی کراوە بۆی ڕێگری لەوە دروست بکرێ؟ دیارە دیاردەی قۆپێ و غەش حتا ئەم دقیقەیە لە دنیادا کەس نەیتوانیوە بەرگری لێ بکات لە 100% نەمانتوانیوە. ینی ئێمە بڵێن وڵا ئەتوانین ئەگەر سای تێ بکەیتەوە ئێستا هەلای جەنابتەوە بعد نووسی قۆپێ بۆ ساڵی 2020 زانە چەندین شتی سیر و سەمەرە دەبینی لە دەوڵەتە زلێزەکانی وەکو هیندستان وەکو سین وەکو وڵاتانی ئەوروپا دەبینی. بەڵام خۆشبەختانە ئێمە هەر لە ئێستەوە ئاگادار کراوینەتەوە کە ئەو جیازانی کە بەکاردێ بۆ ڕەشکردن و پەیوەندیمان کردووە بە دەستگاکانی ئاسایش و پۆلیسەوە و ئەو شوێنانی کە دەفرۆشتێ ئیشمان لەسەر کردووە کە ئەوانە نێڵێن و ئێمە 2 ساڵە تقریبا زیاتر 3 ساڵی شەبێ میکانیزمێکی زۆر تند بەکاردێنین لەو کاتەوە کە مقۆیەک پیا بوو پرسیار کێشەی تێکەوتووە لەو ساڵەوە کە ئێمەوە 2 ساڵە بەڕاستی لە ڕێوشێنێکی تند و تیژ بەڕێوە دەچێ بەڕاستی ینی خۆمان کاتێک کە پرۆسەکە بەڕێوە بدەین هەست دەکەین مامۆستانی ئێمە هەست دەکەین ئێمە عسکەری بەڕاستی ینی پرۆسەیەکی عسکەرتاری بەڕێوەی دەبین. هیوادارین ئەم پرۆسەی خاو ببێتەوە خوێندکاران بیر لەوە بکەنەوە پەنا نەبەنە بەر قۆپێ و خەش بیر لەوە بکەنەوە کە پەنا بەربەرنە ئەوەی کە خۆیان ماندوو بکەن لەگەڵ دەرسەکانیانە چکە ماندووکردنی ئەوان ماندووکردنیەوان خۆ تەنها ئەوە نییە مەسەلەکە تۆ ئەگەر بە قۆپێ و غەش بتەوێ بابەتێ دەرەجەی تیابیێنی ئەو قۆپێ و غەشە ئەینووسیتەوە سوودێک وەرنەگرتۆ لە بابەتەکە. ئێمە مانەوەی خوێندکاران خۆیان تێبگەن لە بابەتەکە ماندوو بکەن بۆی بتوان لە داهاتوودا ببنە ئەندامێک ببێنە کادرێکی بە سوودی خزمەتگوزاری وڵاتە سوودیان لە بابەتەکە وەرگرت بێ. یەکێک ئەگەر کولی تۆپ بە قۆپێ بێنێ سبەینێ چۆن نەتوانێت بەڕاستی ببێتە دکتۆرێکی وا کە بتوانێت خزمەتی وڵاتەکەی بکات چۆنە بێتە دکتۆرێ بتوانێت چارەسەرێکی باش بۆ نەخۆشێک بدۆزیێتەوە. یان ئەگەر مهندیسێک ئەگەر بەڕاستی بە قۆپێ دەرەجەی هەندەسە بێنێ بەڕاستی ناتوانێت بینایە دروستکە سبەینێ نەڕوخێت بینایەک دروستەکە سبەینی هەزاران کەسە بێ بەژێریەوە. بەڵام ئەگەر خۆی ماندوو بکە خۆی هیلاکە لەگەڵ بەڕاستی بابەتەکانی ئیمتیحانی تێدا دەکا بە تایکی سبەینی ئەو دەرەجە بە حەقی خۆی بێ دەبێتە ئەو مهندیسەی کە چاوەڕان یەکەین تەلاری جوانمان بۆ دروستکەوە تەلارەکە بۆ هەتایە نەتوانێت زیان بگەێنێ بە کەس لە وڵاتەکەمان. بۆیە تەمەنا دەکەین قوتابیان پەنا نەبەنە بەر قۆپێ و غەش تەمەنا دەکەین قوتابیان بیر لەوە نەکەنەوە. بەڵام تاچی دەکەین ئەوە پرۆسەیەکە ئێمە قۆڵمان لی هەڵماڵیوە و ڕوبەڕووی دەبینەوە و هەتا پێمان کرێ نایڵین ئەو پرۆسەیە کە غەشی تێبکوێ نایڵین بێ. بەڵام ئینشەڵڵا قوتابیان و خوێندکاران بیری لێ ناکەن. مامۆستا شتێک هەیە لەسەر پرۆسەکە نەمتوانی بێ بیکەم بە پرسیار بە سەرمانە تێپەڕی بێ بتێ باسی بکەی یان تێبینیەک دوایین شت بێڵی لە ماوەی خولەکێکدا سپاس دەکەم ئەگەر شتێک تێ. من هیوادارم پرۆسەکە بە باشی بڕوا بەڕێگەوە. هیوادارم خوێندکاران مەجارێکی باشیان لە بەردەسا بوون لەم وەزعی کۆرۆنا لە ماڵەوە بوون بەڕاستی چوونە دەرەوە کەمتر بوو. هەندێک جاری ساڵانی پێشوو مەسەلەن خۆیان بە شتی لابەلا و گازینۆ و کافتریا و ئەمانەوە خەریک دەکرد. ئێستا تەسەوڕەکەم ئەوە کەم بوو بێتەوە. هیوادارم بتوانن ڕێژەیەکی باش دەرچوونێکی باش نیسبەتێکی باش و نمرەیەکی باش بەدەستبێنن و بیر لە هیچ ئەوە نەکەنەوە پەنابەرنە بەر قۆپێ و خەش. هیوادارم بە تەندروستێکی باشەوە بتوان تاقیکردنەوەکان بکەن. هیوادارم مامۆستایانش پرۆسەکە باشی بەڕێوە بەرن بیر لەوە نەکەنەوە کە موچە دوا کەوتووە یا گرفت و کێشەیەکی موچە هەیە چکە بەڕاستی ئەم پرۆسەیەکی نیشتیمانی و نەتەوایەتیە. ئەمە مەسیری ساڵێکی خوێندکارانی گەلەکەمانی پێوە بەخشراوە. نابێ بڵێن ئێمە وڵا لەبەرەوەی موچە دوا کەوتووە یان بڵێن لەبەرەوەی گرفتێکی کێشەی موچەمان هەیە یا موچەکانمان لە 120 لێ بڕاوە وڵا ناچینە پرۆسەکەەوە بیر لە حاڵەتێکی وا بکەنەوە. هیوادارم ئەوە بیری لێ نەکەنەوە بۆی بتوانین پرۆسەکە لە کەشێکی ئارام و لە جەوێکی باشە بیبین بەڕێوە.
و تەمەنا دەکەم ئینشەڵا پرۆسەکە بە باشی بڕۆ بەڕێکەوە بە تەندروستێکی باشەوە و هەر خوێندکارێکیش کە لێرەوە هەر بە جەنابتان بڵێن ئەگەر بزانین حاڵەتێکی کۆرۆنای هەیە ئیسپات ببێ و دلیل و مستەمسەکی دەسۆ بێ ئەوە با بەژاری تاقیکردنەوەکان نەکاوە بۆ خولی دووەم ئەتوانێت تاقیکردنەوەکە بکاتەوە هیچ گرفتێکی بۆ دروست نابێت لە داهاتوو ئەتوانێت تاقیکردنەوەی کە بکات. بە خوێندکاری خولی دووەمیش هەژمار ناکرێت؟ هیچ گرفتێکی بۆ دروست نابێت لەو حاڵەتەدا. زۆر سپاس دەکەم مامۆستا عومەر محەممەد. ئێستا هیچ گرفتێکیان نییە، جاران ئەوە هەبوو مەسەلەن 3 دەرەجەکە هەبوو خاڵەتێکی وابوو، ئێستا و گرفتە زۆر کەم بووەتەوە ئەوە حەلێک بۆی کراوە بۆ ئەوە. زۆر باشە مامۆستا عومەر محەممەد ئەمین جەگری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی سپاس دەکەم بۆ بەشداریکردن هەرکرد کێژا سپاس بۆیەوەش کە بینەر بوون تەندروست باش بن هەموو لایەک خاتان لەگەڵ.